هەموارکردنەوەی یاسای باری کەسێتیە کە تێدا ئەم یاسایە مشتومڕێکی زۆری ئەجگار زۆرێنە میدیاکاندا لەسەر ئاستی ڕایگەشتیدا لێکۆتەوە لە زانکۆی سلێمانی پانێڵێکی تایبەت سەبارەت بە هەمواری یاسای باری کەسێتی و لێکۆتە کۆمەڵایەتیەکانی بەڕێوەدەچێت. هەڵبەتە لەم پانێڵەدا چەندین کەسایەتی هەرێکان وەکو پانێڵز لە پانێڵەکەدا بەشدار دەبن هەرەکان لەسەر تەوەرێک لەسەر چەمکێکی ئەم یاسایە گفتوگۆ دەکەن. هەڵبەتە لە پانێڵەکەدا ئێستا چەند تەوەر گفتوگۆ دەکرد یەکێک لەوانە شکنەوەی کۆمەڵناسیانەیە بۆ هاوسەرگیری پێشوەختە لەگەڵ ئەوەدا تەمەنی هاوسەرگیری لە سۆنگەی شەریعەتی ئیسلامەوە باسی لێو دەکرێت لەگەڵ ئەوەشدا تەمەنی هاوسەرگیری کچان لە ڕوانگەی زانستی پزیشکیەوە هاوکات هەمواری یاسای باری کەسێتی لە سۆنگەی ئاین و ئاینزاکان لەگەڵ ئەوەدا ئەمانە خۆی گشتی ئەمانە لە پانێڵەکەدا باسییان لێو دەکرێت بۆ گفتوگۆکردنی زیاتر سەبارەت بە ئەم پانێڵە و هەروەها تەوەرە جیاوازانی کە لە پانێڵەکەدا و هەروەها یاسای باری کەسێتی میوانداری زۆر بەڕێز ڕەنگی عەبدوڵڵا کە بەڕێزان یەکێکن لە پانێلیستەکان و ڕاستەخۆ لە ستودیۆ لەگەڵ مندا ئامادەن. ڕەنگی خان سڵاو لێبێ باین باش. سڵاو لە ئێوە بەیانی ئێوە بینەرانی ئازیز زۆر بەخێر بێ ڕەنگی خان. دەکەم. هەڵبەتە پانێڵێکی تایبەت بەڕێوە دەچێت سەبارەت بە هەمواری یاسای باری کەسێتی. ئەم یاسایە مودێکی زۆرە کامشتومڕێکی زۆری بە دوێ خۆی داهێناوە. دەمێت بەگشتی باسێکی پانێڵەکەمان بۆ بکەیت وەکو پانێڵیست لەناو پانێڵەکەدا لەسەر تەوەرە گفتوگۆ دەکەیت. بەڵێ لە ڕاستیە وەک جەنابەت ئاماژەت پێەیە ماوەیەکی زۆرە ئەم بابەتە لەناو ڕایگشتیە هەرای ناوەتەوە لە مابینی ئەوانەی کە تەئیدی ئەکەن و پشتیوانیەکەن بۆ ئەم قانونە تێپەڕە لە پەرلەمانی عێراقیە و لە نێوانی ئەو بەرەی تریشا کە ناویان تەیاری مەدەنیە بەرەی مەدەنی کە دژی ئەم یاسایەن. لە ڕاستیە ئەمە یەکەم جار نییە ئەم یاسایە بەر داواکاری هەموارکردنەوە بکەوێ بە زەقی لە پەرلەمانی عێراقیە. لە 2014 ئەم هەوڵە هەبوو لە خولیسەی پەرلەمانی عێراقیە. لە 2007 جارێکی تر ئەم هەوڵە بۆ هەموارکردنەوەی مادەی 57 هەمان یاسا دووبارە بووەوە هەر تێنەپەڕی ئێستش جارێکی تر ئەم محاوەلەیە ئەکرێتەوە. بۆیە جێگەی خۆیەتی لە ڕاستیە لە هەموو سێکتەرەکانەوە لە هەموو کەناڵەکانەوە لە هەموو بوارە جیاوازەکانەوە ڕێگەل لە هەمواری ئەم یاسایە بگیرێ. ئەم پانێڵەش یاخود ئەم سیمینارش کە سبەی بەڕێوەچێت لە زانکۆی سلێمانی کۆلێجی زانستە مرۆڤایەتیەکان بەڕێوەیە بە لە چوارچێوەی ئەو هەوڵەیە بۆ ڕوونکردنەوەی ئەو لایەنە سلبیانەی ناتوانم بڵێم ئیجابی و سلبی چکە بەڕای من هیچ ئیجابیەتێکی تیانە بۆیە هەربێ بڵین بۆ ڕوونکردنەوەی ئەو لایەنە سلبیان و نەرێنیانەی کە ئەگەر ئەم قانونە لە پەرلەمانی عێراقیە تێپەڕێ لێکەوتەکانی چییە بێ لەسەر کۆمەڵگەی عێراقی لەسەر تەواوی گەلانی عێراق لە ڕاستیە لەبەرەوەی ئەگەرچی چوارچێوەی ئەم هەموارە تەنیا لە ناو سێ مادەیە ینی لە دەقی سێ مادەیە هاتووە بەڵام دەستی بۆ هەموو ئەو مەسائلانە بردووە کە ئەگەر لەم قانونەیە خزمەتێک کرابێ بە ژن و بە مناڵ و بە خێزان هەمواری ئەم یاسایە دەستی بۆ ئەمە بردووە کە جارێکی تر ئەمە هەڵەوەشێنێتەوە. ئەگەر زۆر بە کورتی بگەڕینەوە بۆ مێژوو سەرەتای دامەزراندنی عێراق ینی 100 ساڵ پتر بەر لە ئێستا مەسائلی ئەحوالی شخصی بە پێی فتاوای مەذهبەکان بەڕێ بەڵام لە دوای شۆڕشی 58ەوە ئەم قانونە لە 59 دەرەچێ ینی لیژنەیەک لە وەزارەتی عەدل دروست دەکرێ و ئەم قانونە لە 59 دەنگی لەسەرەدرێ لە ڕاستیە شۆڕشێکی گەورە بووە لە مەسائلی شەرعیە لە عێراقا. بەڵام ئێستا ینی بۆچی باسی ئەمەم کرد ئێستا ئەم هەوڵە هەنە ئەیانەوێ ینی کۆمەڵگەی عێراقیە دەوڵەتی عێراقی بگەڕێنەوە بۆ 100 ساڵ پێش ئێستا ینی تۆرە لە دوای گۆڕانکاری و لە دوای بەرەو پێشتون و لە دوای بەرەو مەدەنی ڕۆشتنی دەوڵەتانی دنیا و ئەوە ئێمە جارێکی ترمانەوە 100 ساڵ بڕۆین لە دواوە جارێکی تر بگەڕێینەوە سەر مەذهبەکان و دەقا و دەق پانەڵەکەی من لەسەرەوەیە تۆ چۆن لە ڕوانگەی ئەم مەزاهیبانەوە لە ڕاستیا گەر ئێمە بگەڕێنەوە بۆ مەذهبەکان بە تایبەتی ئەوەی کە ئێستا شیعە باڵادەستە لە عێراقا و هەر خۆی مەغزای سیاسی ئەم هەموارە بەشێکە لەوەی کە شیعە ئەوێ لە ڕێگەی ئەم هەموارەوە جارێکی تر عێراق بگەڕێتەوە بۆ سەردەمی مەزاهب بۆ سەردەمی فتاوی بۆ ئەوەی کە جارێکی تر مؤسسات بەڵێ جارێکی تر مؤسساتی مەدەنی ئیژنەکە ئێمە ڕەنگی خان بۆچی عێراق دەوێت هەنگاوێکی لۆ شێوازە بکرێت ئایا دۆخی ئێستا عێراق ئەو دەخوازێت کە پەنا بۆ یاسایەک بێت کە پێش نزیکەی 100 ساڵ پێش ئێستا کاری پێکردووە یاخود ئامانجی دیاریکراوی عێراق چێ لەوەی کە پەنا بۆ یاسایەکی وها دەبات لە نەبوونی یاسایە یاخود دۆخی ئێستای عێراق پێی وایە وا دەخوازێت؟ نەخێر ئەگەر ئێمە بەراوردی قانونی ئەحوالی شخصی عێراقی بکەین بە بەراورد بە
زۆربەی قانونی ئەحوال شخصی دەوڵەتانی دراوسێ دەوڵەت عەرەبیەکان دەوڵەتە مسلمانەکان یەکێکە لە باشترین قانونەکان ئەگەرچی ئەنی مشترکاتی زۆریان هەیە نقاتی مشترک لە بینی ئەمانەیە لەبەرەوەی دەوڵەتە عەرەبیەکان دەوڵەتە ئیسلامیەکان هەمووی شریعەتی ئیسلامیەکەن بە ئەساسی قانون و مسائلی أحوال شخصي إنسان للزواج ومردن ولدايق بون ووصية وميراث إلى آخره قانون كلا قانون باشا كان بس أويك آية استكاتي أم نخر بدنيا يوكاتي أم قانونني أي بوشي عراق أي بوشي ياخذ بابلين إطاري تنسيقي كأمان جورترين كتلي بالا دستن لنا وبرلماني عراقي بوشي أيانوي أما بكن أم قانونه ياخذ أم تعديله يعني دو جور هدفي تيايا يعني هدفي كان مساومة كردنا لسر ياخذ اتفاقك لبيني الشيعة والسنة بو تيبراندني قانوني عفوي عام كأمريكا كلا بندكاني حزمي تشاك سازيم حكومتي استا يعني تورا معاملي سياسي لسر أساسي حقوقي إنسان كري لسر ما فكاني مروفا كري بدياري كراويش ما في جن ولو دياري كراو تجيش لسر ما في منال وخيزان يعني هدفك كان جوازن هدف بشكل لهدفك أويك ببرامبري أم قانون بروا لبرامبر أو يا سنة قانوني عفوي عامي بوتي بريرك إما خمان زين سنة لدواي دامزراني عراقي نيو لدو هزار وسيوة زرن مندي يكمن لبروسي سياسية وبيان وايا بشيكي زور لسراني سنة لناو سجن كانوا دور خراونة تو بقانوني إرهاب وأوانا يعني وجاري كتير أمانة بقرنا وناو ساحي سياسي إبوي أما بكن توبي صنجر بنديق لقال الشيعة يبكى الشيعة أجل إستايم قانوني أبي إما لله هم عن رونا شيعة قرانوي بو سردمي مذاهب فتاوي ملاو يعني دولتي فقيه نك دولتي رشيد يعني لراسي أما معلومة لا يهموان لبرو بابتك تنيا أولنية لإستاي أم قانون بروايا نروا أم قانون مغزاي سياسي مغزاي اجتماعي مغزاي ديني زوري هي لبروا من بيماي أبي الرجانة چندين بانيل وچندين سيمينار وچندين برنامج لمشي ويو دولة من تروق قلتريج لسرم بابا تبكري شو كأما أجرشي من بخم مترسيم هي كأم قانون تيبر لبروي أو كدعواي هموار كردني أم قانونا كإطار تنسيقي أكبر كتلة جورترين فراكسيوني ناو برلماني عراقية لبروا مترسيا كان زورن بويجي خويتي لا كنالي جواز والرجلي لم هموار بكري ڕێی خان زۆر باسی ئەم یاسایانە کراوە بە بەردەوامی ئەوە لە میدیاکاندا دەدرێت بەگوێی خەڵکی دەدەمێت بەگشتی باسێکی ئەو یاسایانە بکەین یاخۆ ئەو خەڵانە بکەین کە لە یاسای باری کەسێتیە هەیە و زیاتر کاریگەرەکەی لەسەر چ بەشێکی کۆمەڵگا هەیە لەسەر ژنانە لەسەر منداڵانە لەسەر بەگشتی لەسەر چینێکی کۆمەڵگا کاریگەری دادەنێت ئەوە کاریگەرەکانیشی چی دەبێت کەوا بە بەردەوامی ناڕزایەتی هەیە دژی یاساکان إما هر قانونك كدر أشوين ريت بو تنظيم وبو شارة سركرني كيشيك لناو كومالجايا وأم قانونا الراستية دسكاري خيزانك إماش أزانين خيزان يعني وحدية كمي كومالجايا يعني وحدية كمي تنظيمي كومالجايا كأم وحدية كأم يكيا هلوشين رايا ودسكاري كرابا بأقارك خرابها برا كواتتو كوي كومالجات لبردمي مترسيايا أم قانون تايبة بخيزان لناو خيزانة تايبة بجن لوش زياتر تايبة بما في منال بو لبروي أم قانون أليتشي همو أم عقداني كالدروي دادقا بريو أشيك أسيك كل مشكلة كاني دولتي عراقي يعني بارزقا كاني عراق زور مبتلان بمقضية يوا زواجي بيش وقتها زواجي قاصرات زواجي يعني كتي خوار هجدا صال يتو أمانة هموي ناتو أنا لمحكمة يام عقدان بكا أشي لاي مأزونيك لاي ملايك رقب هدراويك الشرعي أماكا أم تعديل داوي أو أكا همو أو قريبستاني لدروي دادقا كان كراوة أتواندري بهندرة بردمي دادقا تصديق بكري وبي أوي هيج لكوتيكي كومالاتي وهيج ياسا هيج ببي ياسا هيج عقوبيك لسر أم قريبستانة هبي كأما خوي لخويا يعني يتر قدانا بوي كتولة دروي دادقا زواجي بيش وقتا منالك كتشيكت هي آسايا با 15 صالي قريبستێکی هاوسەرگیری بۆ ئەوکەی تو دوای ئەبی لە دادگاکانە تەصدیقێکی ئەم گرێبەستاکەی دوای چەند ساڵێکە بۆ بە 8 ساڵ ئەمە یەکێک لە مەترسیەکان دوای ئەوە ئەم هەموارە داوای ئەوە ئەکا کە هەر کەسە و بەپێی مەذهبی خۆی مەسائلی ئەحوالی شخصی خۆی تەنظیم بکا لە دادگاکانە یعنی بنوونە من ئەگەر سونە مەذهبم ئەچم لە دادگاکانە داوای ئەوکەم گرێبەستی هاوسەرەکەم بەپێی مەذهبی حەنەفی بێت
یەکێکی تر ئەچێ بە پێی مەزهبی جعفەری داوایەکە لە جعفەریە کچی 9 ساڵ بە شوو ئەدرێ زانی ئەی ئەگەر لە بینی ئەم دوو ژن و مێردەیە خلافێک دروستە بێ یەکێکمان داوای مەزهبێکەکەین ئەو ترمان داوای مەزهبێکی ترەکە ئەفزەڵێت ئەدرێ بە مەزهبی پیاوەکە ینی ئەمەش جارێکی تر خەلەلێکی ترە دوای ئەوە لە مەسائلی تەمەنی هاوسەرگیری خلافی گەورە لە بینی مەزاهیبەکانە هەیە ینی جعفەریەڵێک چی 9 ساڵ ئەتوانێت هاوسەرگیری بکە بەو مەرجەی کە لە ڕووی بەدەنی و لە ڕووی ئەوە متەکامل بێ بەڵام ئەمە چاوی من کچێک وا ئەبینێ متەکاملەیەکێکی تر ئەیبینە متەکامل نییە ئەمەش بابەتێکی کەسیە ئەم تەقریرە تۆ لەسەر چه ئەساسێکەی دوای ئەوەڵێ بۆ ئەم مەسائلانە هەردوو مەرجعی شیعە و سونە یاخود دیوانی سونە و شیعە مدەونەیەکی شەرعی چۆنڵی یاسایە کۆمەڵێ بنددا ئەنێن ئەم بەندانە تا ئێستا دانەنراوە ینی ئەم مدەونە شەرعیانەدا ئەندرێت و لە قاناڵەکی خۆتە لە ڕووی ئاین و ئاینزاکانەوە باسی لێوە کردو دەمێت لە ملکی ئاینەکاندا جێکراوەتەوە ئایا هەمان ئاین شتێکە گشتیەوە زۆربەی کۆمەلگەی عراقی لەسەر ئاینی ئیسلامن ئایا هەمان کۆگنین لەسەر یاسایەکە هەمان قایل بن گوڵ خاتون ئێمە کێشەکەمان چێ ناو مەزهبەکانە جیاوازی هەیە هەر لە ناو خودی بەنمونە شیعەیە چەندین ئاراء هەیە چەندین ئارائی فقهی هەیە کە تۆ تووشی خلافە بی کە ئەگەڕیتەوە سەریان من چۆن متمانە بەوە بکەم ئەم مدەونە شەرعیەی کە بەنمونە وەقفی سونی دای ئەنێ فعلەن ستانداردێکی بۆ دا ئەندرێ کە لەگەڵ مافەکانی مرۆڤ یەک بگرێتەوە کە لەگەڵ مافەکانی ژن و مناڵ و پاراستنی نەسیجی کۆمەڵایەتیە یەک بگرێتەوە ینی ئەم قانونە ڕێک ئێمە بەرەو ئەوە ئەبا ینی هەویەی مەدەنیەت لە کۆمەڵگەی عراقی ئەسەنێتەوە بە تەواوەتی تابعێکی مەزهبی فقهی شەرعی چوزانم ئەمانە ینی ئەیا بە دەوڵەتی عراقی هەر خۆی خودی ئەم یاسایە بۆ گۆڕینی ناسنامەی عێراق لە دەوڵەتێکی مەدەنی دیموکراسیەوە وەکەوەی کە لە دەستورا هەیە دوای ئەمانە ئەیگەڕێنەوە بۆ دەستورەڵێن ئەم تعدیلە مطابقە لەگەڵ مادەی چلوێکی دەستورا کاڵێ هەموو کەسێ ئازادە لەوەی کە مەزهبێکی هەبێەوە ئەحوالی شخصی خۆی بەپێی ئەو مەزهبە ڕێک بخە بەڵام لە کۆتاییە ئەڵێ بەپێی وەیونەظەم هذا بقانون کوا قانون کام قانونە تۆیی بە مدەونەیەکی شەرعی کە تا ئێستا من نازانم یعنی من ئێستا ئەمە لێرە ئەمە کۆمەڵی ئەوراق لە بەردەسمایە ئەتوانم بۆ جەنابەت بخوێنمەوە بڵێم ئەمە ئەساسەکەی ئەوەیە بەڵام من قانونێک تەمریر بکەم لە ناو ئەنجومەی نوێنەرانی عراقیە لەسەر ئەساسی دوو مدەونەی شیعە و سونە کە نازانم لە بەردەسمانیە چییە لەبەرەوە ینی باسم کرد لە ناو خودی مەزهبەکانە جیاوازی هەیە ینی دوای ئەوە بابەتێکی تر حەزەکەم باسی بکەم لە ناو مەزهبەکانە حەزانەی مناڵ جیاوازی هەیە لە مەزهبێکە و بۆ مەزهبێکی تر ینی لە ناو هەنێک لە شیعەکانە هەر ژن کە شووی کردەوە بە مجرد شووکردنەوەی حەزانی مناڵی لی ئەسەندرێتەوە لە هەنێکی ترا دوای 2 ساڵ لە هەنێکی تریان دوای 7 ساڵ بۆی ئەمانە مەسائلی خلافی زۆر گەورە ئەسڵەن نسیجی کۆمەڵایەتی لە کۆمەڵگەی عراقی هەڵەتەکێنێت کەواتە بەجێبەجێکردنی ئەم یاسایە پێشبینیت چییە؟ ینی ئەگە هات ئەم یاسایە جێبەجێکرێت لێکۆتەکان چی دەبێت دوای ئەوە ئەمە ڕێکە خۆش دەکات بۆ جێبەجێکردنی چیژ یاسایەکی دیکە ئایا مەترسی ئەوە هەیە کە هەر مەزهبێک و بە گوێرەی ئەو ئاڕائیکە پێی باشە بێت و یاساکانی خۆی بستەپێنێت وحدەی کۆمەڵایەتی هەڵەوەشێتەوە گەرم قانونە بڕوە ینی شتێک نامێنێت چکە ئێمە یەکێک لە صیفاتەکانی قانون چییە عامە و مجرڕەدە یعنی تۆ من هەر کەسێکم تۆ شیعەی سونەی مەسیحی ینی ئێزیدی تۆ ئەم قانونە شمولیە هەمومان لە بەردەم قانونەیە یەکسانین مساوات هەیە لە بەردەمی قانونە و ینی مەحاکم و سوڵتەی تەشریعی و دادگاکان لەسەری سەرەوەن یعنی بەڵام لە دوای ئەمەوە ئەوە نامێنێت ینی ئەم مساواتە نامێنێت لە بەردەمی قانونە ئێمە ئەبێ بە فەوزای ینی هەڕێک فەوزایەکی قانونی دروستە بێ دوای ئەوە مەحاکم فتاوا جێگەی مەحاکم ئەگرێتەوە فتوای مەلاو فەقیهەکان جێگەی حکمی دادگاکان ئەگرێتەوە کەواتە شتێک نامێنێتەوە بەناوی سربەخۆی دادگاکان شتێک نامێنێتەوە بەناوی وحدەی کۆمەڵایەتی و یەکسانی لە بەردەمی یاسایە ئەسڵەن سەروەری یاسا مانایەکی نامێنێتەوە لە دوای ئەم قانونەوە لەبەرەوە ئێمە گەر بمانەوە لە ناو دەوڵەتێکا بین کە موسساتمان چۆنەڵی جاکردنەوەی دەسەڵاتەکان ئیشی خۆی بکە دادگاکان ئیشی خۆی بکە ینی بەو شێوەیە کە قانون عام و مجرد بێ بەڵام بەو کاتەی کە من قانونێکم هەبێ و تۆ قانونێکت هەبێ و ئەوی تر بەپێی مەزهبەکەی خۆی قانونێکی هەبێ ینی ئەسڵ سەر لێ شێوانێک لە ناو دادگاکانە
دروستە بێ و ئێمەش ئەزانین ینی مەدەنی بوونی هەر کۆمەلگایەک لە دادگاکانەوە دەستی پێەکە کاتێک کە دادگاکان کەوتە ژێر هەیمەنەتی مەلا و شێخ و فتوا و ئەوانەوە ئیتر لە ڕاستیا شتێک نامێنێتەوە فشارکردنێک ئەتوانێت کە بەربەم یاسا بگرێت کە جێبەجێ نەکرێت. هەموو جۆرە فشارەکان لە ئێستایا جێگاگرێ لە فشاری سیاسیەوە بیگرە بۆ فشاری کۆمەڵایەتی بۆ هەڵمەتی ینی هۆشیاری بۆ ینی کۆمەڵگەی مەدەنی من پێم وایە لە هەموو کەناڵە جیاوازەکانەوە ئەبێ ئەمیا ئەبێ ڕوون بکرێتەوە چونکە بەشێکی کۆمەڵگەی عراقی تا ئێستا نازانێ ژنی عراقی مناڵی عراقی نازانێت لە کوایە زەرری پێئگا ینی تۆ ئەبێ بەر لەوەی کە تۆ چۆن نەتوانین ڕێگری لەم هەموارە بکەی بەوەی کە مەخاوفەکان مەترسیەکانی تێپەڕاندنی ئەم یاسایە ڕوون بکەیتەوە بۆ کۆمەڵگەی عراقی چونکە بەداخەوە ڕاستە لە کوردستانە ئێمە ئاسی هۆشیاری لە ئاسێکی بەرزترایە بە چۆنڵی بە مقارنەکردن بە پارێزگاکانی تری عراقا بەڵام بیریشمان نەچێ هەرم قانونە بۆ پارێزگاکانی تری عراق زۆرتر جێگەی مەترسیە چونکە ئێمە لە هەرێمی کوردستانە یەکێک نییە لە قانون ئیتیحادیەکان توانین جێبەجێ نەکەین بەڵام لە ڕاستیە کە دەوڵەت لەوێەوە لە سەرچاوەکەەوە لە مرکزەوە بوو بە دەوڵەتی فەقیه بوو بە ویلایەتی فەقیه ئەمە پەل ئەکێشێ بۆ ئێمەش ئەو کاتە خەڵکی ئێمە لە بری ئەوەی لێرە بە دوای زەواجی قاسرات و بە دوای گرێبەستێکی ناقانونیا بگەڕێ وەکو ئەوەی فرەژنیەکە چێ پەنا بۆ دادگاکانی محافەزەکانی دەرەوەی هەرێمی کوردستانە با یعنی تەسیری هەیە وحدی کۆمەڵایەتیش لای ئێمە شتێکەیە بۆی لە ڕاستیە هەموو جۆرە فشارەکان جێگەی خۆیەگرێت. زۆر سپاس بۆ ڕەنگی عەبدوڵڵا بەڕێزان پانێلیست ڕاستەخۆ لەگەڵ ئێمە ئامادە بوویت. سپاس بۆ سپاس بۆی کە لەبارەی ئەمڕۆی کوردستانی لەگەڵ ئێمە ئامادە بوویت. سپاس بۆیە.